پێویستە هەشتاگی ڕابگەرن بڵێن ئیدی میدیای حیزبی، ئیدی میدیای نەخۆش با بوەستێ. بەڕاستی ئێمەی چاکی باشوور هەموو ئەو دۆخی کە ڕوبەڕوومان ئەبێتەوە لەو حاڵەتە دەرونی کە لە هەمووی گرنگترە بەدەست میدیاوەیە. ینی ئەوەی کە من پێم شوکە ئەوەیە چاوارخان، ینی دایک ڕۆڵەکەی خۆی لە دەست داوا میدیا دەچێتە بەراڵی هەستت چۆنە، ینی من نازانم ئەبێ هەستی دایکێک چۆن بجارێت چۆن جورئەت ئەکا لە دۆخێکی وایە ئەچێتە پێشەوە مەسەن کۆمەڵی پرسیار ئەکا. بەڕاستی ئەمە مەساسە و تێیدا ئەوێ زیاتر بیجوڵێنێ هەتاوکو تەماشاکردنی بابەتەکەی زیاتر بێ، گەورەکردنی هەندێ بابەت کە پێویست نییە، بچووکردنی هەندێ بابەت کە پێویستە گەورە بکرێت. ئەمە خۆی لە خۆیدا مانای ئەوەیە کە مکورتی لە میدیاکانمانە هەیە. لەسەر و هەموو ئەمەشەوە ئێمە کۆمەڵێک تیڤمان هەیە، بەڕاستی هەمووی بەرنامەی نەخۆشی هەیە و پێشتریش ڕێکخراوەکەمان چەندین جار لە ڕێگەی لایەنە بەرپرسەکان و کاری لەسەر ئەوە کردو، هەتا لەم جواییە بەشداری لە کەمپینێ کرد کە کاری سەرەکی ڕێکخراوەکەش بوو، بەڵام بە کەمپین ڕاگەیاندرا و توانرا هەنگاوێکی گەورە بنێن و دەستخۆشین بۆیان هەیە بۆ هاوڕێیانم کە توانیان ئەو کارە بکەن. ئەمە مانای ئەوەیەکەوە ئێمە کە چەند ساڵێک پێش ئێستا پرۆپۆزۆڵمان خستۆتە بەردەم وەزارەتی ڕۆشنبیری وەکو ڕێکخراوی ئازادی ژنانی کوردستان، داوامان کردووە کە هەندێ بەرنامە هەیە پێویستە ڕابگیرێ و گەنجی بەلاڕێیا بردووە و تەقلیدکردنەوەیەکی ناتەندروستە و کۆمەلگای ئێمە ئەمەی پێ قبوڵ ناکرێت، سەرئەنجام ژنکوژی لێ ئەکەوێتەوە، بەڵام نەهاتنا ناوخەت. هەر ژن بکوژرێت یەکسەر تۆمەتی شەرەفە، وەکوەوەیکەوە کە چەندین ژن ئەکوژرێ و تۆمەتە ئەدرێتە پاڵی. بەداخۆ ینی ئێمە ژنی کورد هێندە بەر بێڕەوشت نییە بەوەیکەوە پیاوانی عقڵ داخراو کە ئەو تۆمەتێک سەر بە کوشتنی ئەدا. ئەمە ئێمە هەمووی ڕوونە تەوارخان بۆ ئەوەی کە خۆی لەو دۆسیە بدزێتەوە، یەکسەر ئەڵێ ئەمە تاوانی شەرەف و ئەمە تاوانی ڕدوکەوتنە و ئەمە نازام تاوانی چیە. نەخێر تۆ کارەساتت خۆڵقاندووە، تۆ کاتێک ئەو کەسە کە هەر خەلەلێکی ڕەوشتی هەیە دەتوانی دەستبەرداری گری لە ڕێگەی یاسا یان لە ڕێگەی هەر بیرڕایەکی ئاینی خۆت هەیە و پێویست ناکاتەوە بیکوژی. سەرئەنجام ئەوە خۆیەتی کە باجی هەموو ئەو غەڵەتانە ئەگەر هەبێت ئەیدا. مەسەڵەن کێشەی کۆمەڵاتی، نازانم کێشەی کۆمەڵایەتی چییە؟ تەنها ژنە کە کێشەی کۆمەڵایەتی دروست ناکات، تەنها ژنە کە ئاشتی ئەوێ. بۆ چونکە هەر ئەو پیاوەی کە سەرئەنجام لەناو ئەو کێشە کۆمەڵایەتی هەیە ڕۆڵەی ئەوە، یعنی ناوێ ڕۆڵەکەی لەدەست بدا. یعنی ئەوە تۆی پیاوە کەوا هەندێشتت هەیە کە تەنها وازانی بە چەک چارەسەر ئەکرێت. توی پیاوە کە هێشتا نەگەشتیتە ئەو ئاستی کە ژن و مرۆڤ ببینی، توی پیاوە بەڕاستی کە نەگەشتیتە ئەو ئاستی کەوا بتوانین چارەسەری کێشەکان لە ڕێگەی مەسەلەن بنکە کۆمەڵایەتێن. ئێمە ئێستا چەندین مەکاتبی کۆمەڵایەتیمان هەیە کە خێزانەکاندا ئەنێن کێشیان هەیە چارەسەری ئەەکەن لە ڕووی دەرونیەوە قسەیان لەگەڵ ئەەکەن. توی کە ناتوانانی پەنا بۆ بەری پێت قورسە کە ڕەنگە بە سادەترین شێوە و ڕێگە بتوانێت کێشەکەی تو چارەسەر بکرێت. دوای ئەوەی کە لە سەیسایقا ڕوویدا، ینی مەسەلەن زۆر ئەوەی لە تۆڕ کۆمەڵایەتەکان بەرچاو کەوت بێت، مەسەلەن سەیرە کە ژنێک پیاوێک بکوژێت نابێت. هەچە من لەگەڵ ئەوە شانیم، چونکە من لە سەرەتای بابەتەکەم وتم تونوتیژی هەر کامێکیان بیکە ئێمە دژی تونوتیژی. ژن بکوژێ پیا بکوژێ مهم ئەوەیە کەوا تۆ ئینسانێک لەدەست ئەدەیت. کێشەکە لە فکرایە، کێشەکە لە تونوتیژەکایە. بەڵام بۆ ژن ڕەوا ئەبیندێ مەسەلەن بۆ پیاو کارەساتە مەردەساتە. نەخێر، ئەبێ بین چەندێک کوشتنی پیاوێک کارەسات دروستەکە، ژینی ژن دووجار کارەسات دروستەکە، چونکە ژن کۆڵەکەی ماڵە، ژن کۆڵەکەی کۆمەلگایە، ژن دایکە. یعنی ئەو دایکە کە سێ مناڵی لە دوای خۆی جێشتووە دەزانی چی مەرگەساتێک دروست دەکات. یعنی سێ مناڵی نەخۆشی جێشتووە بەداخەوە، چونکە ئەو مناڵانە هەمووی ئەچێتە لاشعوریە و دەرونیان نەخۆشە بێ. سەرئەنجام ڕەنگە هەمویان ڕقیان لە پیاوبوون بێتەوە، ڕقیان لە ژن بێتەوە، ڕقیان لە کۆمەلگا بێتەوە. ئەوانش ئەبنە فاکتەرێکی تونوتیژ بۆ ناو کۆمەلگا. ڕێکخراوەکان ببورە، ینی ئەبێ دان بەوە بنرێت کە نەیانتوانی ئاماجی خۆیان بکرێت، دان بە شکستبوونی خۆیان بنێن و دان بەوە بنێن کەوا بوونە تەمۆڵگەی حیزبی، دان بەوە بنێن کەوا ئەوەندەی خزمەتی دۆسیەکی حیزبی دەکرێت، ئەوەنە خزمەتی دۆسی ژن ناکرێن لە ناو ڕێکخراوەکان. طبعا یەکشت بە تۆ بەڵێم زۆر بابەتی دیکەی ژنانە هەبووە کە ڕووی داوە بڕوا کە ڕوومان کردوتە ڕێکخراوەکان وەکو پێویست نەهاتوونەتە پێشەوە. بۆ لەبەرەوەی بانگراوندێکی حیزبی بانیە.
يعني بەداخەوە یعنی ئەوەندە خزمەتی بە بابەتی حیزب و فکری حیزبی ئەکرێوەنە خزمەت بە کۆمەلگا و بابەتی سەر لە نوێداڕشتنەوەی بنەمای کۆمەلگا ناکرێت و ئەبێ قبولی هەموو ڕێکخراوەش بکەن کە لەناو کۆمەلگایە لیان ئەگیرێت کە ڕێکخراوەکانی ژنان نەیانتوانیوە چارەسەری کێشەکان بکەن ئەبێ قبول بکەین تەواو ڕاستە تەواو بەڵام خۆ ئەبێ چاکسازی بکەینەوە وایە و ئەبێ بینەوە پێشەوە بەڵام ئەم جارە ڕەوتی خۆمان بە شێوازێکی نوێ بینینەوە ناو کۆمەڵ